ڕەوشی کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان و عێراق لە بارودۆخێکی خراپدایە. ڕێکخراوی ڕۆشنبیری داکۆیکردن لە مافی کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان دەڵێت بازرگانی بە کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان و عێراق ڕوو لە زیاد بوونە. ئەوەش ناشارنەوە تەنها لە ساڵی ڕابردوودا 32 کرێکاری بیانی دوای مامەڵەی بازرگانی توانیویانە ئازادی بکەن کە هەر کرێکارێک بە 8,000 دۆلار مامەڵەی پێوە کراوە. لە کوردستاندا لە 122,000 کرێکار هەیە، بەڵام ئامارەکان زۆر دەقیق نین چونکە خەڵکیی زۆریش بە نایاسایی داخلی کوردستان بۆ کە ئەمانە ناونووس نەکراون و بەشێکیش لەبەر ئەوەی هاتنی کرێکاری بیانی نەتوانراوە کۆنتترۆل بکرێت واتە حکوومەتی هەرێم لە چەند ڕێگا و شوێنێکەوە کرێکار دێت بۆ کوردستان، بۆیە تەسەور ناکەم ئاماری دقیق لە هیچێک لە وەزارەکاندا هەبێت. تا ئێستا لە هەرێمی کوردستان کار بە یاسای کاری ساڵی 1970 دەکرێت و هیچ یاسایەکی تایبەت نییە بە کرێکارانی بیانی. ئەمە شۆک و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەڵێن بۆتەوە کارێک کە بە ئاسانی بازرگانی بە کرێکارانی بیانی بکرێت و مافی کرێکارانی بیانی وەکو پێویست دابین نەکەن. هەتاکو ئێستا لە کوردستان لە عێراقیش بەگشتی یاسایەکی تایبەتی هاوچەرخی سەردەمیانە نییە کە بۆ هێنانی دەستی کاری بیانی. بۆیە لە هەموو وڵاتانی دنیادا حکوومەت خۆی گرێ بەس دەکات لەگەڵ دەوڵەتانی ترا بۆ هێنانی دەستی کاری بیانی بە پێی یاسایەکی ستانداریکی جیهانی. بەڵام هەتاکو ئێستا لە کوردستاندا و لە عێراقیشدا ئەو یاسایە نییە، هیوادارین کە یاسایەکی گونجاو و سەردەمیانە بۆ دەربچێ بۆ ئەم ڕۆژە ئێساکە هەیە. بە جۆرەی ئامارێکی ڕێکخراوی ڕۆشنبیری داکۆیکردن لە مافی کرێکارانی بیانی لە ئێستادا زیاتر لە 22,000 کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان کار دەکەن. هەروەک نزیکەی 100,000 کرێکاری بیانی لە عێراقەیە. لەگەڵ ئەوەشدا 150 کۆمپانیا کار بۆ هێنانی کرێکاری بیانی دەکەن بۆ هەرێمی کوردستان. لە ساڵی ڕابردووشدا 16 کرێکاری بیانی گیانی لەدەستداوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.